بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە یەدەگی غازی سروشتیەکەین لە هەرێمی کوردستان. یەدەگی غازی سروشتی لە هەموو جیهانە با بڵین 205.4 تریلیۆن متر سێجا لە جیهاندا غازمان هەیە. 5.7 تریلیۆن متر سێجا لە هەرێم بوونی هەیە کاکاتە لە 2.7 غازی هەموو جیهان لە هەرێمی کوردستانە بوونی هەیە. یەدەگی غازی سروشتی هەرێم سامانە سروشتیەکانی هەرێم ئەڵێ 200 تریلیۆن پێ سێجا واتە 5.7 تریلیۆن متر سێجا یەدەگی غازی سروشتی هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێت. بەڵام وزەی ئەمریکی ئەڵێ چی؟ ئەڵێ 25 تریلیۆن پێ سێجا یەدەگی سەلمێنراو هەیە و 200 تریلیۆن پێ سێجا یەدەگی نەسەلمێنراو هەیە لە هەرێمی کوردستان. ئەمە بەپێی وزەی ئەمریکی. باش بزانین ئەو کێڵگانی لە هەرێمی کوردستان غاز بەرەمێنن کامانن؟ ئەمانن: بنەباوێ، کۆرمۆر، خوڕمەڵە، میران، لە چەمچەماڵ، کوردەمیر، تۆپخانە، سیمێڵ، شێخان. تەوان لەمانە دوو گەورەترینیان کە بەرەمێنانی تێدا کراوە کۆرمۆر و خوڕمەڵە کە ئێسەی نەسەریان. غازی بەرەم هاتوو لە هەرێم لە کۆرمۆر 525 ملیۆن پێ سێجایە، لە خوڕمەڵە 103 ملیۆن پێ سێجایە. باش کێڵگەی غازی کۆرمۆر دەکەوێتە سنووری ناحیە قادرکەرم لە قەزای چەمچەماڵ لە پارێزگای سلێمانی. لە سەردەمی بەعزدا و بەرهێنانی تێدا کراوە، بەڵام دوای ساڵی 2003 کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. باشە کێڵگەی غازی کۆرمۆر لە ساڵی 2007 هەرێم و داناغاز ڕێککەوتنێکیان کرد بۆ پەرەپێدانی غاز لەو کێڵگەیە. لە ساڵی 2007 هەرێم زیاتر لە 2 ملیار دۆلاری بە داناغاز دۆڕان لە دادگایەکی نێودەوڵەتی بەهۆیەوەی کە داناغاز وتی حکوومەتی هەرێم ڕێگرە لەوەی من پەرە بەم کێڵگەیە بدەم. باش کێڵگەی غازی کۆرمۆر 525 ملیۆن پێ سێجا غازی سروشتی تێدایە، 305 ملیۆن پێ سێجا بێ بەرامبەر دەدرێتە هەرێم. تاوان ڕۆژانە 525 ملیۆن پێ سێجا غازی سروشتی بەرەمێنێت، 305 ئەدرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان 15,000 بەرمیل کۆندێنسێتیشی تایە کە ئەمە بەنزینی محەسەنە. تەنانەت ئەو نەوتەی هەرێم کە جاران ڕەوانە ئاکرا لە ڕێبۆریەوە بۆ بەندەری جەیهان بەهۆی ئەم بەرهەمەوە کوالیتەکەی بەرز ئەکرایەوە، 15,000 بەرمیلیشی هەیە. باش 1100 تەن غازی ماڵانی هەیە کە لە 160 بۆ ماڵانە، لە 140شی بە بازرگانی دەفرۆشێت ئەوەی کە لە بانزینخانەکانە هەیە بە شێوازی بازرگانی. ئەو لە 140 لە 160شی بۆ ماڵانە کە هەر بتڵێک بە 8500 دینارە. باش لە دوای ساڵی 2022 زیاتر لە 9 جار بردومان کراوە. هەر کاتێک ویستراوە ئەم کێڵگەیە بەرفراوان کرێ، بێگومان لەلایەن گروپەکانەوە گروپە چەکدارەکانەوە ئەم کێڵگەیە بردومان کراوە کە زیاتر لە 9 جار تەنها لە دوای ساڵی 2022ەوە بردومان کراوە. ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا یەدەگی غازی سروشتی بوو لە هەرێمی کوردستان.